سڵاوی خوای گەورەتان لێبێت پەپولەکانی مامۆستا سامان ئەزیزانی پۆلی دوانزەی زانستی ڕۆحی من ئەم دوو پرسیارە بۆ ئەم ساڵ یەکێکن لە پرسیارە گرنگەکان و بۆ هەم ئیمتحانی وزاری و هەمووش بۆ ئیمتحانی شەستەکەی جەنابەت ئەزیزانم پرسیارەکان پرسیاری هەژدە سەر بەوانەی دووەم بەشی چوارە ئەڵێ چی؟ ئەڵێ نەخشەی ئێف داتاشراوەکەی نەخشەیەکی ڕوو لە زیادبوونە ڕوونکردنەوەیەک بۆ ئێف کێشە کاتێک یەکێک لەم دوو مەرجەی خوارەوەی دەبێت ئەزیزان ئەبێت تۆی خوێنکاری زۆر بەڕێز بزانی هەر کاتێک گوتی ئێف داتاشراوەکەی ڕوو لە زیادبوونە ئەوە تۆ ئەبێ 100% بزانیت ئەو وێنەیەکی قوپاو دەرەچێت ئەبێ بزانیت وێنەکە قوپاوە ئەنجاکانە ئەگەر سێری مەرجی یەکەم بکەیت و توێتی ئەبێت داتاشراوەکەی گەورەتر بێت لە سفر یعنی ئەبێت نەخشەکەت ڕوو لە زیادبوون بێت واتە ئەبێ نەخشەکەی جەنابەت ڕوو لە زیادبوون بێت تێکەڵاویان کە قوپاوی ڕوو لە زیادبوون کەواتە قوپاوی ڕوو لە زیادبوون دەکەوێتە ناو کام چارەگەوە سێریکە من کە وتمان کە ئەڵێ داتاشراوەکەی ڕوو لە زیادبوونە ئەنی ئەبێ قوپاو بێت کە ئەڵێ ئێفەتحە گەورەتر بێت لە سفر ینی نەخشەکەت ڕوو لە زیادبوون بێت ئەبێت تێکەڵاویان کەی قوپاوی ڕوو لە زیادبوون قوپاوی ڕوو لە زیادبوون لە کوێیە دروست ئەبێت لە چارەگی دووەما دروست ئەبێت بەو شێوەیە کەواتە ئەم وێنەیە هەم قوپاوە هەمیش ڕوو لە زیادبوونە هەمش پیتی حەوت چەماوەیەکی حەوتی دروست کردووە و هەمیش ڕوو لە زیادبوونە کەواتە جەنابەت ئەم وێنەی بۆ هەڵەبژێری کە کەوتۆتە چارەگی دووەمەوە ئەگەر دیقەت لە مەرجی دووەمیان بگری ئەڵێ ئێف فەتحەکەی بابچووکتر بێت لە سفر یعنی نەخشەکە ڕوو لە چی بێت ڕوو لە کەمبوون بێت واتە قوپاوی ڕوو لە کەمبوون باشە دڵی من واتە قوپاوێکی ڕوو لە کەمبوون قوپاوی ڕوو لە کەمبوون ئەکەوێتە چارەگی یەکەمەوە باشە ئەکەوێتە چارەگی یەکەمەوە چووکم تۆ بۆ ڕوو لە کەمبوون و بۆ ڕوو لە زیادبوون لە چەپەوە دەست پێەکەیت کەواتە ڕوو لە کەمبوونە و شێوەیەکی چیشی وەرگرتووە شێوەیەکی قوپاویشی وەرگرتووە باشە ئەزیزان ئەنجا دێینە سەر پرسیاری 19 دێینە سەر پرسیاری چەنەم پرسیاری 19 هەر بە هەمان شێوە لە بەشی چوار لەوانەی دووەما هەیە ئەڵێ چی؟ ئەڵێ نەخشەی ئێف داتاشراوەکەی ڕوو لە کەمبوونە هەر کاتێک گوتی داتاشراوە ڕوو لە کەمبوونە ئەوە تۆ ئەبێت چی بۆ هەڵبژێری کەواتە قۆقزە ئەو وێنەی کە بۆی هەڵەبژێری ئەبێ قۆقز بێت و ئینجاکانە مەرجی یەکەمی ئەڵێ گەورەتر لە سفر داتاشراوەکە یعنی ڕوو لە زیادبوون کەواتە بۆی تێکەڵاوکە قۆقزی ڕوو لە زیادبوون قۆقزی ڕوو لە زیادبوون ئەکەوێتە کام چارەگەوە ئەزیزان قۆقزێکی ڕوو لە زیادبوون ئەکەوێتە چارەگی چەنەمەوە ئەکەوێتە چارەگی چوارەمەوە بۆ سێرێکی دیقەت لە برای خۆت بگرە کەواتە ئەمە هەم شێوەیەکی قۆقزی هەیە هەمیکیش ڕوو لە زیادبوونە ئەمە ڕوو لە زیادبوونەکەی و پیتەکەش پیتی چی دروست بووە تقریبەن چەماوەیەکی پیتی هەش دروست بووە ئەنجا مەرجێکی تری مەرجی دووەمی ئەڵێ با داتاشراوەکەی بچووکتر بێت لە سفر یعنی ڕوو لە چی بێت ڕوو لە کەمبوون بێت ئەبێت تۆ باش ئەوە بزانی کەوتی داتاشراوە موجەبە ئەبێ ئێف ڕوو لە زیادبوون بێت داتاشراوە بچووکترە لە سفر ینی ڕوو لە کەمبوون بێت ئێفەکە ئەو کاتە وێنەکەی چی دەرئەچێت تێکەڵاویان کە هەردوو مەرجەکە تێکەڵاوکە قۆقزێکی ڕوو لە کەمبوون قۆقزی ڕوو لە کەمبوون دەکەوێتە چارەگی سێمەوە سێریکە دیقەت بگرە ئەمە ڕوو لە کەمبوونێک دروست بووە کەواتە ڕوو لە کەمبوونێک دروست بووە لەگەڵ پیتی چی شێوەیەزێکی قۆقز دروست بووە کەواتە قۆقزێکی ڕوو لە کەمبوون خوای گەورە سەلامەت و سەرکەوتوتان کات